بەڵێ ئاکام لە چێنەی تەوریەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارەت بە بەردەوامی هێرش و پەلامارەکانی وڵاتانی دراوسێی عێراق بۆ سەر عێراق و هەرێمی کوردستان و کاردانەوەکان و کاریگەریەکان و هەوڵەکان بۆ ڕێگریکردن لەو هێرش و پەلامارانە دیارە ئاکام بە بەردەوامی خەکی هەرێمی کوردستان بەداخەوە لەلایەن وڵاتانی دراوسێەوە لەلایەن جیهانەوە تا ڕادەیەک دەکرێتە ئامانج و بە بەردەوام بە درۆن و بە ساروخ و بەرێکێک لەمانە مشتۆک باران دەکرێت. بەڵێ کاردانەوە نێودەوڵەتەکان بەردەوامە بەڵام هەنگاوی فعلی لەو بارەوە تا ئێستا بۆ سنووردارکردنی ئەو پێشکردنە تا ئێستا نەنراوە. تا ئێستا هەنگاوی کردارێکی نەنراوە ئاکام ئەوەشی کە هەیە لە چوارچێوەی بەیاننامە و لە چوارچێوەی ڕاگەیەندراودا هەن کە ئومێد دەکەین هەرێکە لەم ڕاگەیەندرا و بەیاننامانە ببنە کردداری کە بتوان ڕێگری لە پێشکردنی سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان بکات. بۆ مەبەستە ئێمە دەچینە لە زۆبارە دکتۆر شێرکۆ کرمان توێژەر و مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ بە شێوازی سکایپ لە وڵاتی ئوسترالیاوە لەگەڵمان دەبێت گفتوگۆ دەکەین سەبارەت بەوەی کە کارتەکان بۆ ڕێگریکردن لە پەلامارەکانی وڵاتانی دراوسێ بۆ سەر هەرێمی کوردستان چین. دکتۆر سڵاو لێبێت بانیت باش دەستپێک لەو دەست پێ دەکەین کە هێرش پەلامارەکانی سەر عێراق و هەرێمی کوردستان. سپاس بۆم دەرفەتە دکتۆر. بەڵێ فەرموون. بەڵێ دکتۆر سەتای پرسیارەکە لەو دەست پێ دەکەین هێرش و پەلامارەکانی سەر هەرێمی کوردستان و عێراق چیمان پێ دەڵێن لە ئێستادا پامی ئەم هێرشانە بۆ سەر هەرێمی کوردستان تا چەندێک مەترسیدارە؟ زۆر سپاس بۆ دەرفەتە. وەڵا ئەوەی ڕاستی بێ یەک شت زۆر بەزەقی بە ئێمە دەڵێ کە ئەویش ئەوەیە کە هەرێم لاوازە هەرێم بێهێزە. یعنی پامی سەرەکی لەو هێرشانە ئەوەیە ئەگەر ئێمە نمونەی پاکستان ببینینەوە کە ئێران لەم چەند ڕۆژێ ڕابردوودا هێرشی کردە سەر و یەکسەر وڵاتی پاکستان وەڵامی دایەوە و ئیدی ئێران بێدەنجی کرد. ئاوکات ئەگەر ببینین شەڕە ڕاستە و خۆکە لە ڕاستیدا لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و ئێرانە بەڵام ئێران هێرش دەکاتە سەر هەولێر و ناوچەکانی دیکە. ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێمە بێهێزین بۆیە هێرش دەکرێتە سەرمان. بەڕای من ئەوەندە قسە لەسەر ئەوە بکەین کە ئێمە بۆچی بێهێزین ئەمە پرسیارێکی گرنگتریش دەبێت نەگە پێتان خۆش بێت دەکرێت سەرەوە قسە بکەین. بەڵام پامە سەرچێک ئەوەیە کە ئێمە لاواز بۆیە هێرشمان بکرێتە سەر. بەڵێ کاتە دکتۆر بە هەلو پرسیار دەست پێ بکەین کاتە هەرێمی کوردستان بۆچی لە بەرامبەر هێرشی موشکەکانی وڵاتانی دراوسێ و جیهاندا لاوازە ناتوانێت بەرگری لە خۆی کە بۆچی هەر کاتێک بیانەوە دەتوانن بە درۆن و بە فڕۆکی بێفڕۆکەوان هەرێمی کوردستان بردومان بکەن؟ خۆی لە ڕاستیدا هەرێمی کوردستان هەرێمێکی بێسەروەرە سربەخۆ نییە بەشێکە لە وڵاتێکی دیکە کە بۆ خۆی سەروەری لەدەست داوە بووە بە باکیاردی یان حەوشەی ئێران. ینی نەبوونی سەروەری نەبوونی بێدەوڵەتی نەبوونی سربەخۆیی واد لێ دەکا کە با بڵێن لە ڕێگەی یونایتد نیشنز نەتەوە یەکگرتوەکانەوە تۆ پارێزگاری لێ نەکرێت چونکە تەنیا ئەو دەوڵەتانی کە خاوەن سەروەرن نەتەوە یەکگرتوەکان بەرگریان لێ دەکات. هەرێمی کوردستان ئەو سەروەری نییە بەڵام ئێمە بۆچی بێهێزی مەسەلەن کێشەکە لەوەدا کە ئێمە بۆچی بێهێزین. ئێمە هەرێمێکی کە 30 ساڵە 32 ساڵە تەمەنمان هەیە بەڵام لەو ماوەی ئەو 32 ساڵەدا ئێمە وەک پێویست ئیشمان نەکردو لەسەرەوەی کە ببین بە هەرێمێکی بەهێز. هێز چی لە خۆ دەگرێتەوە؟ من پێمە هێز کۆمەڵێک شێوازی هەیە. هێزی ڕاستەوخۆ هەیە هێزی ناڕاستەوخۆیە. ئێمە هێزی ڕاستەوخۆکانمان وەگەڕ نەخستووە کارمان لەسەر نەکردووە. مەسەلەن بۆ نمونە ئێمە لە هێزان ڕاستەوخۆکان هێزی سیاسی ئێمە لە ڕووی سیاسیەوە پەرش و بڵاوین یەکگرتوو نین. ئێمە لە ڕووی سەربازیەوە هێزێکی کتە و تۆکمە و یەکگرتوو ڕێکخراومان نییە. ئێمە ساڵانێکە لە 2014ەوە هاوپەیمانە نێودەوڵەتی هەوڵەدەن کە هێزی پێشمەرگەی کوردستان یەک بخەن ڕێکی ناخەن. ئێمە هێزیچین کە نەخاوەن تانچین نە تۆپین نە تیارەین نە فڕۆکەین نە درۆنین نە تەنانەت هەندێک هێزەیە کە ئێمە دەتوانین دروستی بکەین ئیشمان لەسەر نەکردو. من پێم وایە بۆ نمونە سایبە پێشمەرگەی سایبە هاکەر ئێمە دەتوانین مەسەن لە ڕێگەی هاکەرەوە هێرش بکەین سەر نارەکانی خۆمان سەر دژمنەکانی خۆمان ببێ ئەوەی کە مەسەلەن ئیعلانیش بکرێت کە ئێمە ئەو کردارەمان ئەنجام داوایان. ئێمە هێزی ئابووریمان هێزێکی ئابووری پشت بەستووە بە نەوت لەبەرەوە ئێمە زۆر پێویستمان بەوەیە کە ئابووریەکی فرەچەشنەمان هەبێت ئابووریەک کە دوورکەوێتەوە لە نەوت. هێزی ناڕاستە و خۆشەیە کە ئێمە کەڵکمان لێوە نەگرتووە مەسەلەن ئێمە دەتوانین لە ڕێگەی هاوپەیمانیەکانەوە بەرگری لە خۆمان بکەین. ئێمە لە ناو خۆدا لەگەڵ عێراقا مەسەلەن کۆمەڵێک کێشە و ملمەلانیمان هەیە
کە نەمانتوانیوە تەنانەت سەرنجی دەوڵەتی عراقیش بۆ خۆمان ڕابکێشین بەوەی کە بتوانێت بەرگریمان لێ بکە. ئەوە مانای ئەوە نییە کە عراق بۆ خۆی سەروەری لەدەست نەداوە لەژێر دەسەڵاتی ئێراندانێ، بەڵام لانی کەم لەم هێرشەی ئەم دوایەدا هەڵوێستی عراقی تا ڕادەیەک هەڵوێستێکی پۆزتیڤ بوو. ئێمە وەک پێویست ئیشمان لەسەرەوە نەکردو، دەکرێت ئیش لەسەرەوە بکەین. ئێمە نەماتوانیوە ئەو هاوپەیمانانەی کە بەرگریشمان لێ دەکەن ئەمریکا مەسەلەن بۆ نمونە کە بارەگاشی هەیە لە شارەکانی کوردستانە نەماتوانیوە وەک پێویست سەرنجی ڕابکێشن و بەرگریمان لێ بکاتن. بۆ نەماتوانیوە چونکە ئێمە دایم لە ململانەی لەگەڵ ئەمریکادا ئەمریکا کۆمەڵێک داواکاری لە ئێمە هەیە، مەسەلەن بۆ نمونە داوای یەخستنی هێزی پێشمەرگە دەکات ئێمە نایکەین، داوای دیموکراسی و ئازادی ماف و مرۆڤ و ئازادکردنی ڕۆژنامەنووسەکان دەکات ئێمە نایکەین. مەسەلەن هەموو ئەوانە وای کردووە کە ئێمە لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی هێز و لە ڕووی هاوپەیمانیان لاواز بین. ئێمە وەک پێویست مەسەلەن تەنانەت لە هاوسۆزی کە تۆزێک هاوسۆزی سعودیە و وڵاتانی کەندا هەیە بۆ ئێمە کەڵکمان لەوە شاوەڕ نەگرتووە. لەبەرەوە ئەوانە هەمووی بۆ تەمایەوەی کە ئێمە لەم ناوچەیەدا بەهێز بین و بەهێزیش لە ناوچەیەکدا کە هێزی یاسا بەڕێوەی دەبات نەک یاسا هێز ئیدی لی دەدرێت. بەڵێ دکتۆر، وەک ئاشکرا هەرێم بەشێکە لە عێراق، بەڵام بەشێک لە ناکۆچە سیاسیەکان کاریگەری لەسەر ئەوە نییە کە تا ئێستا کاردانەوەکان وەک پێویست نییە لەسەر ئاستی نێودەوڵەتی، چکە وەک ئاماژەم پێ هەرێمیش بەشێکە لە دەوڵەتی عێراق. ناکۆچە سیاسەکانی نێوان بەغداد و هەولێر کاریگەری لەسەر ئەو پرسە نییە. بەڵێ بەدڵنیە کاریگەری لەسەر ئەو پرسە هەیە، بەڵام کێشەکە خۆی ئەوەی کە هێرشت دەکاتە سەرێ دەوڵەتی ئێرانە، بەڵام ئەو بۆ خۆی حاکمی عراقیشە مەسەلا. یعنی کێشەکە لەوەدا سەرڕای ئەوەی کە بەشێکی پەیوەندی بەوەیە کە ئێمە بۆ خۆمان لە ناو خۆماندا یەکگرتو نین تا ئەوەی بتوانین سەرنجی لایەن و گروپە عراقیەکان ڕابکێشین بۆ خۆمان لە پێگەیەکی بەهێزەوە قسە بکەین. ئەمە ئەگەر ڕخنەیەک بێ لە خۆمان، یعنی ئێمە بەهێزەکەمان لە بەهێزیشی ناوخۆیە لە یەک نەگرتوویە، مەسەن لە نەبوونی وتارێکی هاوبەشە استراتیژیەکی هاوبەشە. بەڵام هاوکات دەوڵەتی عراقیش بەردەوام لە لاوازکردنی قوارەی هەرێمدا، یعنی هەمیشە پلاندا دەڕێژە کە هەرێم بەهێز بکات. مەسەن بۆ نمونە هەموو ئەو یاسایانەی لەم ماوەیەدا لە محکەمەی فیدرالی دەرچووە لە پێناوی بەهێزکردن و بنکۆڵکردن و لەکەدارکردنی هەرێم بووە. دیبلۆماسی ئێمە وەک پێویست ئەوەشمان نەکردو کە بتوانین سەرنجی عراق ڕابکێشین، بەڵام ناکرێ ئەوەش لەبیر بکەین کە عراق بۆ خۆشی نەهاتۆتە پێش. عراق بە پێچەوانەوە لە ڕاستیدا لە هەوڵی بنکۆڵکردنی هەرێمدا و بەهێزکردنی هەرێمدا. کەواتە دکتۆر ئەمە جێ پرسیارە لە ئێستادا چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان یا خۆڕەگریکردن لەو پەلامارانی کە بۆ سەروەری خاکی هەرێمی کوردستان دەکرێت هەرێمی کوردستان خۆی پشت بە خۆی بەستێت، خۆی کارتە سیاسەکانی خۆی بەکار بهێنێت یا خۆت بگەڕێتەوە بۆ بەغداد، چونکە لە ئێستادا هەرێمی کوردستان وەک دەزانین لە چوارچێوەی عێراقدایە، واتە هێشتا هەرێمێکە لە ناو عێراقدا. هەرێمی کوردستان لە ئێستادا چ کارتێک دەتوانێت بگرێتە دەست؟ ئایا ئەوەی کە خۆی سەر بەخۆیانە وەکو هەرێمێک مامەڵە بکات یاخود بگەڕێتەوە بۆ عێراق و پشت بە عێراق بەستێت کە بتوانێت پەرزگاری لە سەروەری هەرێمی کوردستان بکات؟ خۆی من گوتم عێراق بۆ خۆی سەروەری خۆی لە دەستداوە، یعنی عێراق ئەو وڵاتە نییە کە بتوانێت بەو شێوەیە پارێزگاری لە تۆ بکات. لە ڕاستیدا بۆ خۆی ئێران مەسەلەن دوێنێکە لە ناو بەغدا هێرش کراوەتە سەر بنکەیەکی ئەمریکا کە سەربازی عراقی کوژراوە، ئەسڵەن دەوڵەتی عراقی ناتوانێت هەڵوێستێک لە بەرابەر ئەوەشا بنوێنێ. ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە ناکرێ هاوپەیمان بین لەگە عراقیان، ناکرێ مەسەلەن کەڵک لە تواناکان و لە سەروەری عراق وەربگرین، بەڵام دەبێت ئەو ڕاستیش بزانین کە عراق بۆ خۆی ئەو توانایی نییە کە بەرگری لە خۆشی بکەن نەکرد لە هەرێم کاتن. بەڵام ئەمە دەگەڕێمەوە سەر ئەو خاڵێکە هۆکارەکانی لاوازبوونی ئێمە هۆکارەکانی لاوازبوونی ئێمە لە یەکنەگرتوویی خطابی سیاسی و استراتیژی و کوردیدا، بەڵام لە هەموو ئەوانەش گرنگتر ئەوەیە کە ئێمە جەماوەری خۆمان لە دەستداوە، هێزێکی کاریگەری کوردستان کە بتوانین دەسەڵاتی کوردی حکوومەتی هەرێم پشتی پێ بەستێت جەماوەرەکەیەتی حکوومەتی هەرێم ئەو جەماوەرەی لە دەستداوە، چونکە متمانەی لە دەستداوە. بۆی بتوانین کە جەماوەر متمانە بۆ بگەڕێتەوە دەبێت تۆ خزمەتگوزاری پێشکەش بکەیت، تۆ دەبێت موچەی لە کاتی خۆدا بۆ دابین بکەیت، تۆ دەبێت یەکسانی و هەلی یەکسانی بۆ زامنکەیت، تۆ
تۆ دەبێ خزمەتگوزاری ڕێگەوبانی پێشکەش بکەیت تۆ دەبێ ئەو شتانە بکەیت کە حکوومەت خەڵکەکە واز بکە ئەم حکوومەتە حکوومەتی ئەوە نەک حکوومەتی کەسانی شتیکەیە ئەمە کێشەکەیە کێشەکە ئەوەیە کە ئێمە نەماتوانیوە جەماوەری خۆمان وەگەڕ بخەین خۆپشاندان دەکرێت مەسەرەن لە دژی ئێرانە 100 کەس 200 کەس بەشداری دەکات بۆچی 100 کەس 200 کەس بەشداری دەکات چونکە ئەم خەڵکە پێیوە یاکە یعنی پەیوەندیەک پەیوەستبوونێک لە نێوان جەماوەر و دەسەڵاتە پچراوە ئەم هێرشانە بە هێرشێک لەسەر خۆی نابینێ مەسەلا کاتە دکتۆر ببوورە با لێرەدا پرسیارێ بکەین تا چەندێک پتۆبوونی لینکی پەیوەندیەکانی نێوان حکوومەت و هاوڵاتیانی حکوومەت و خەڵکی هەرێمی کوردستان کاریگەری دەبێت لەسەر ڕێگریکردن لە هێرشەکان ئایا ئەمە کاریگەری دەبێت ئەگەر هات و حکوومەت و هەروە هاوڵاتەکانی دەنگویەک هەڵوێز بن بەدڵنیایە من پێم وایە ئەگەر خەڵکی کوردستان متمانەی بۆ بگەڕێتەوە بەو مانایە کە حکوومەتی هەرێم بتوانێت موچە دابین بکە بتوانێت ڕێگەوبان دابین بکە بتوانێت هەلی کار دابین کە بتوانێت کە یەکسانانە مامەڵە لەگەر هاوڵاتیەکانی خۆی دابکە بتوانانی ئاو و خۆراک دابین بکە بتوانێت کارەبا دابین بکە ئەمانە هەموو دەبنە مای ئەوەی کە خەڵک متمانەی بۆ بگەڕێتەوە بەڵام لەوانەش گرنگتر لە ڕۆ سیاسەکەیەوە ئازادی بۆ دابین بکرێت مەسەلەن لە هەڵبژاردنەکانە هەڵبژاردننی پاک و بێگەرد هەبێتن بۆی شەرعێت بۆ خەڵک بگەڕێتەوە ئێستا ئێمە دەستورێکمان لە هەرێمدا ئێمە ئێستاکە حکوومەتی مکانەیە حکوومەتێکی کار بەڕێکەرە ئێمە ئێستا لە هەرێمدا پەرلەمانمان نیە ئەوانە هەمووی هۆکاری هەرە سەرچین ئەوەی کە حکوومەتی هەرێم لە ڕاستیدا شەرعیەتی لەدەست داوە متمانەی خەڵکی لەدەست داوە خەڵک بەرگری لێ ناکە خەڵک دەبێت نابێ خەڵک بهێنیت سەجادا مەسەر ئێستا ئەمە ئەو خۆپشاندانانی کە ئێستا لە هەرێم دەکرێن لە هەموو پارچەکانە لە هەموو بەشەکانە بار بۆنێک بێ ئەوە خەڵک دەهێنرێن لەسەر جادەکان بەڵام لە ڕاستیدا خەڵک ئەگەر متمانەی بۆ بگەڕێتەوە حکوومەت بە حکوومەتی خۆی بزانێ بۆ خۆی دێتە سەرجادە بۆ خۆی بەرگری لێ دەکات بۆ خۆی پشتیوانی لێ دەکات بۆ خۆی دەبێتە ئەو قەڵغانەی کە نەهێڵێ ئەوانی دیکە هێرشی بکەنەسێت بەڵێ دکتۆر چۆن بتوانین لەم قۆناغەدا گوتاری سیاسی ڕێبخەین بە تایبەت کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش بەڕێوەیە و بڕیارە لە ماوەی چەند مانگی داهاتوودا ئەنجام بدرێت وەڵی من لەم پرسەدا لەوانەیە ینی لە قاوغا ئەکادیمیەکەم بێمە دەرەوە ببم بە کەسێکی عشاعری من پێم وایە لەم قۆناغەدا بۆ ئەوەی ئەو بەستەڵەکەی کە ئێستا لە نێوان سلێمانی و هەولێردا هەیە بشتێ پێویستە کە بەڕێز مەسعود بارزانی سەردانێکی دەباشان بکات لەگەڵ ڕاستەوخۆ لەگە باڵ تاالبانی قسە بکەن نیگەرانیەکانیان بۆ یەکدی باز بکەن پشتیوانی لە یەک بکەن نیگەرانیەکانی ئەو دوولایەنە کۆبوونەوەی لوتکە کۆبوونەوەی لوتکەیە مەسەن بەبێ ئەنجامدانی ئەمە ئەم شتە ناکرێتن یعنی دەبێ هەنگاوی جددی بندرێ دەبێ نیگەرانەکان بڕەوێنرێنەوە دەبێ نیگەرانەکان ئیشی لەسەر بکرێت کە چۆن دەکرێت ئەم نیگەرانیانە بڕەوێنرێنەوە بڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ کرمان توێژەر مامۆستای زانکۆ سپاس کە لە بەیانیەم ڕێکوردستان نوێزدا لەگەڵمان ئامادە بوو. سپاس بۆم دەرفەتە.